میتۆد یان ڕێگای وانەوتنەوەی ڕاست و چەپ استراتیژیەکی مۆدێرنە بۆ گەشەپێدانی بیرکردنەوەی ڕەخنەگرانە و کارامایی ئارگۆمنت لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی سیستمی پەروەردە جەختکردنەوە لەسەرەوەی کە قوتابی تەنها وەرگرێکی بێدەنگ نەبێ و بەڵکو ببێتە بەشێکی کارا لە بەرەمێنانی معریفە. گفتوگۆی ڕاست و چەپ یەکێکە لەو ڕێگا چالاکانەیە چێتە خانەی مۆدێلی گروپۆ پشت بە بەڵگە هێنانەوە دەبەستێت. ئەمی تۆدا دەرفەت بە قوتابیە ڕخسێنێ تاوەکو لە ڕێگەی بەڵگەی لۆژیکی و دیالۆگی زانستی و بەرگری لە بۆچوونەکانی بکە یان بۆ چوونی بەرامبەر و چڵ بکاتەوە. چەمک و بنەمای میتۆدەکە. ئەم میتۆدە لەسەر بنەمای ئارگۆمنتی بەهێز بەڵگەی بەهێز دامەزراوە. لێرە مەبەست لە ڕاست و چەپ ئاماژەیە بۆ دوو جەمسەری دژبەیەک لەسەر بابەتێکی دیاریکراوە. قوتابی فێرەبێ چۆن بیر و ڕای جیاواز بخاتە ڕوو، چۆن لە ڕێگەی بەڵگەی هاودش و بەڵگەی زانستیەوە ڕەخنە لالایەنی بەرامبەر بگرێ. ڕۆڵی سەرەکی لەم میتۆدە بریتیە لە بەڵگە و قەناعەت پێکردن نەک تەنها قسەکردنی ئاسایی. قۆناغەکانی جێبەجێکردنی ڕێگای وانەوتنەوەی ڕاست و چەپ. ئەوەی میتۆدی ڕاست و چەپ بە شێوەی زانستی جێبەجێ بکرێ پێویستە بە سێ قۆناغی سەرەکی تێ بپەڕێت. یەکەم قۆناغ هەڵبژاردن و ئامادەکاری. مامۆستا بابەتێک هەڵەبژێرێ دوو ڕاوبۆچوونی جیاواز هەڵبگرێ، بۆ نمونە سوود و زیانی تەکنۆلۆژیا یان سیستمی خوێندنی تێکەڵ و جیا. پاشان پۆلەکە دابەشەکە بۆ چەند گروپێکی بچووک، بۆ نمونە 6 گروپ. قوتابیەکان لە ناو گروپەکانی خۆیان بۆ ماوەی دا بۆ 15 خولەک گفتوگۆکەن و زانیاری و بەڵگە لەسەر بابەتەکە کۆکەنەوە. قۆناغی دووەم دیبیت و ڕوبەڕووبوونەوە. هەر گروپێک نوێنەرێکی خۆی هەڵەبژێرێ. ئەم نوێنەرانە بنە دوو گروپی نوێ، گروپی ڕاست کە پشگیری بابەتەکەکەن، گروپی چەپ کە دژی بابەتەکەن و ڕەخنەی لێدەگرن. ئەم دوو گروپە لە پێش چاوی هەموو قوتابیەکانی تر دەست بە گفتوگۆ دەکەن بە چڕ و پڕی واخستنە ڕووی بەڵگەکان. لێرەدا مەشق لەسەر دۆزینەوەی خاڵە لاوازەکانی لایەنی بەرامبەر و بەهێزکردنی خاڵە بەهێزەکانی خۆیان دەکەن. قۆناغی سێیەم تێڕامان و هەڵسەنگاندن. دوای تەواوبوونی دیبیتەکە گروپەکان هەڵدەوەشێنەوە و قوتابیەکان ئەگەڕێنەوە ناو گروپە سەرەتایەکانی خۆیان. مامۆستا پرسیاریان لێ دەکات کێ لەسەر بۆچوونی پێشووی خۆی ماوەتەوە، کێ بەهۆی بەڵگەی دژەوە باوەڕی گۆڕاوە. لەم قۆناغە زۆر گرنگە بۆ تێگەیشتن لەوەی کە چۆن لۆژیک ئەتوانێت کاریگەری لەسەر بڕیار و بیرکردنەوە هەبێت. خاڵە ئەرێنی و بەرچاوەکان بریتین لە کارایی بەرز. ئەم میتۆدە بە ڕادەیەکی زۆر کارایی فێرخواز بەرزەکاتەوە، چونکە قوتابی ناچارە بە قوڵی لا بابەتەکە بکۆڵێتەوە. باشکردنی گفتوگۆکردن. قوتابی فێری ئاستی باڵای گەنگەشە و ڕێزگرتن لە ڕای جیاوازە بێت. بیرکردنەوەی ڕەخنەگرانە. یارمەتی قوتابیەدا تەنها زانیاریەکان وەرنەگرێت، بەڵگو شیام بکاتەوە و ڕەخنەیان لێ بگرێت. کارلێکی کۆمەڵایەتی. پەیوەندی کارلێکی نێوان قوتابیان زۆر بەهێزەکە و جانی کارکردنی بە کۆمەڵ دەچێنێت. نمونەکردەیەکان. ئەم میتۆدەست لە زۆربەی وانەکان جێگەیە بێتەوە. بۆ نمونە لەوانەی زانست دەکرێت لەسەر بەکارهێنانی وزەی ئەتۆمی ئەنجام بدرێت. ئەوانەی کۆمەڵایەتی لەسەر باشی و خراپەکانی سۆشیال میدیا. وانەی کیمیا لەسەر بەکارهێنانی پەینی کیمیایی بەرامبەر بە پەینی سروشتی. قسەی کۆتایی لەسەر میتۆدە. میتۆدی ڕاست و چەپ یەکێکە لە کاریگەرترین شێوازەکان بۆ دروستکردنی نەوەیەک کە خاوەن تێڕوانینی سربەخۆ و لۆژیکی بێت. ئەم میتۆدە خۆ لە کاتە شوێنی زیندوو بۆ گۆڕینەوەی ململانەی فکری ئەرێنی کاتەی تا ئامانجەکانی کۆتایی گەیشتنە بەڕاستی و تێگەیشتی قوڵ لە بابەتەکان. بەکارهێنانی ئەم ڕێگایە نەک تەنها ئاستی زانستی بەرزەکاتەوە، بەڵکو قوتابی بۆ ژیانی ڕاستەقینە و ڕوبەڕوو بوونەوەی کێشەکان بە شێوەی عەقڵانی ئامادەکات.